توانیمان یەکەم توش بوو بخەینە سەر چارەسەری تایبەت بە کۆڤید 19 لەگەڵ داخڵبوونی ئێمە سیتیسکانێکمان بۆ کرد واتە ئەشعەیەکی سنگ کە دواتر دیتەیل یاخود تەواوی وێنەکان بۆ ڕادەستیەوەکەین بۆی هەم لە شوێنە فەرمیەکانی خۆتان هەم بۆ ڕایگشتیش بڵاوی بکەنەوە کە چۆنیەتی گۆڕانکاری و بەرەو باشتربوونی هەم وێنەکەی هەم ئەو نیشانانەی کە لە ئەشعەی سنگی ئەو نەخۆشەیە دەرکەوتووە چۆنیەتی چاکبوونی کە لە 25 سێی 2020 ئەو برا بە ڕێزەمان لە قاوشەکانی تایبەت بە کۆرۆنا داخڵ بووە و لە 2/4 2020ش کە لە نیشانەکانە یاخود لە پرۆتۆکۆلی ئیشکردنان لە حوتەمین بۆ 11مین ڕۆژ دووبارە ئەشعەیەکی بۆ گریتەوە بزانین حاڵی سیەکانی چۆنە ئەمە بەدەر لەوەی کە ئەم پشکنینانەی بۆ کراوە کە پشکنینی یەکەم پۆزیتیڤ بووە پاشان لەگەڵ وەرگرتنی عیلاج سێ پشکنین یەک لە دوای یەک لە سلێمانی بۆی کراوە سەرجەمیان نێگەتیڤ بوون ئەمڕۆ لە نەخۆشخانە و لە قاوشەکان دەرەچێت